رئيس أكرم غزام روزنامه‌وان عربی نف دولتی دیال مدایا برای أكرم إنجلا قلب خير هاتن جري از دیتنوا بحثكم دمك جهين هريما كردستان وهوليري نهينجرن آرامی و آسایشه که باش هی جدال نافشیندنین عراق ناوراست و خاروه بوچی دما گله که وصا جاج النافشه که تجی پرزگریک و آلوزی هبت بیت آرمانش کرم دیتنوا شكرا لك على سپاس بۆ جەنابەت سپاس بۆ میوانداریکردنم سپاس بۆ کوردستان 24ش لە ڕاستیدا دەمەوێت سەرخۆشی خۆم بۆ کەس و کاری قوربانیەکان دەرببڕم کە بەداخەوە دوێنێ شەو شەهید بوون چونکە ئەو کەسەی شەهید بوو پیاوێکی بازرگانی گەورە بوو هەروەها منداڵێکیشی لەگەڵ هاوسەرەکەی شەهید بوو داوای شیفای بەپەلەش بۆ ئەو کەسانە دەکەم کە بەهۆی بردومانەکەەوە بریندار بوون کە بەڕاستی هێرشێکی زۆر وەحشیانەی فاشیانە بوو لەلایەن سوپای پاسەرانی ئێرانەوە هەروەکو جەنابیشت ئاماژت پێدا هەرێمی کوردستان وەکو گوڵێک وایە چونکە نزیکەی 2 مانگە لەم ناوچەیەم سەردانی زۆر شوێنم کردووە چوومەتە ئامێدی چوومەتە سلەیمانی چوومەتە دوهۆک چوومەتە ئاکرێ و چوومەتە شەقڵاوەیش هەروەها ماوەیەکشە لە هەولێر دەژیم بەڕاستی ئێران وەکو چۆن ویستی سووریا وێران بکات وەکو چۆن لوبنانی وێران کرد چۆن یەمەنی وێران کرد دەیەوێت ڕیکۆردێکی دیکەش لەم ناوچەیە تۆمار بکات دەیەوێت تۆڵەی کوژرانی بەشێک لە سەرکردەکانی یاخود سەرکردەکانی ئەو گروپانەی نزیک لەون لە لوبنان و لە سووریا تۆڵەیەک لە هەرێمی کوردستان بکاتەوە هەر لەبەرەوە ئێران هاتووە هەرێمی کوردستانی هەڵبژاردووە ئەگەر باسی بۆ نمونە وەسفی بکەین ئەمە دەستدرێژیە دەستدرێژێکی زۆر خراپە بۆ سەرسەروەری هەرێمێک کە ئارام و سەقامگیرە هەروەها کۆمەڵێکی زۆر عەرەب و هاوڵاتیانی بیانیشی تێدایە کە دەیانەوێت پێکەوە بە ئاشتی بژین بۆچی دەیانەوێت پێکەوە لە ئاشتی بژین لە هەولێر چونکە هەولێر میواندارە هەولێر شوێنێکە کە دەکرێت خەڵکی پێکەوە دەژین هەولێر جیاوازی ناکات لە نێوان کورد و عەرەب و مەسیحی و مسلماندا خاڵی دووەمیش ئەوەیە کە ئەم هێرشە دەستدرێژی بۆ بەسەر سەروەری عێراق دەکرێت جارێکی دیکەش دووبارە بێتەوە ئەم جۆرە هێرشانە ئەمە دەستدرێژیە پێویستە بە هەموو ڕێکارێک ئێمە دژی بوەستینەوە حکوومەتی عێراقی پێش هەموو کەسێک لە سەرەتی کە ڕێکار بگرێتە بەر بۆ ئەوەی هەروە پێویستە حکوومەتی عێراق بۆ ئێرانی ڕوون بکاتەوە کە ڕازیانە بەسەوەیەکی کەم جداش جارێن دەڕبۆزوی حتا ئەگەر هێزن هەفپەیمانە نێوانژی بنگەیان هێزن ئەمریکات بنە ئارمانجکردن وێژەرێ وڵاتیین سڤیل هاتینە ئارمانجکردن و حتا چڕۆ دەب تایبەتی ژیان بکارین وێ بکار بینین وەکە هەرێما کوردستان و حکوومەتە فەدرال خوژی بەرامبەری ئیرانێک و ئەوە تاوانەکەل بەرامبەری وڵاتیین سڤیل تێتە ئارمانجکردن لە دیفرا تایبەتیش وێ مژارە ئەزێ بەحەسکەم شرخصاتەتە ئەفکارەکە مەد گەلمەدا زیاتر ردی کارڤدانên ئالیان ئەمێ وەربگرین تایبەتیژی گرێدای ئێرشان ئەفکاری مە هوشمەند سادق بۆ کە ڕاستەخۆش هەولێرێ دێ کارڤدانên ئالیان تایبەتیژی پەیامên ئالیên سیاسیت ناو هەرێما کوردستانی دا وەرگرە هوشمەند ئەف دەمێتە باش بزانم کاتو دەفچە ئالیەکی و پەیامên ئالیên سیاسی تایبەتیژی ناو هەرێما کوردستانی و حتا دەرڤەژی دا گرێدای ئێرشێ چاوانە سڵاو ژوانم کاتت باش دوای هێرشە بالیستی موشکەکانی ئێران بۆ سەر شاری هەولێر و بە ئاماجگرتنی خەڵکی سڤیل و وەما هاوڵاتیانی سڤیل ماڵی هاوڵاتیانی سڤیل کاردانەوەی لە ئاستی ناوخۆیی و دەرەکی و ناوچەکەش بە دوای خۆی داهێناوە جگە لەوەش لایەنە سیاسیەکان زۆربیان لە ڕاگەیەنراوەکاندا ئیدانەی و هێرشانەیان کردووە یەکێک لەوانە حزبی بڵێن زەحمەتکێشانی کوردستانە زیاتر لەگەڵ ئەوان قسە دەکەم ئەوان کەمێک پێش ئێستا ڕاگەیەنراوێکیشان هەبوو بزانین پەیامی ئەوان چی لەبارەی هێرشتنە سەر هاوڵاتیانی سڤیل بە موشکی بالستی کاک بەڵێن عەبدوڵڵا سکرتەری حزبی زەحمەتکێشانی کوردستان سڵاو لێبێ پەیامیەوە چێ لەبارەی هێرشەکانی سەر هەولێر و بە ئاماجگرتنی سڤیلان وەکو حزبی زەحمەتکێشانی کوردستان هەر ئەمڕۆ بەیانمان دەرکردووە ئیدانەی ئەو پەناماردە ناڕەوایەمان کردووە کە ئامانج لێی بە ئامانجگرتنی هەرێمی کوردستانە وەکو کیانێکی قوارەیەکی سیاسی لە چوارچێوەی عێراق ئەو پەلاماردانەوە جاری یەکەم و دووەم نییە پەلاماری کوردستان دەدرێتن ئەوە پێشێلکارێکی زەقی سەروەری عێراق و سەروەری هەرێمی کوردستانە بۆیە ئێمە لە حزبی زەحمەتکێشانی کوردستان داوا دەکەین
و پێداگیری دەکەن لەسەر ئەوەی کە دەبی حکوومەتی عێراق چیتر لە ئاست ئەو پەلاماردانە ناڕەوایانە نایاساییانە بێدەنگ نەبیتن و سکالا تۆمار بکە لە نەتەوە یەکگرتووەکان لەسەر ئێران و حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی بێتە سەرخەت لەگەڵ هاوپەیمانان لەگەڵ چونکو حزوری هاوپەیمانان لە عێراق لە دەسەڵاتی حکوومەتی عێراق بە ئیتیفاق لێرن ئەو بە ئامانجگرتنانە ئامانج لیان لاوازکردن و بەهێزکردنی هەرێمی کوردستانە ئەجینا هیچ بڕووبیانویەک نییە هەرێمی کوردستان هەرێمێکی ئارام بووە هیچ ڕۆژێک لە ڕۆژان هەرێمی کوردستان نەبوویتە مەترسی و هەڕەشە لەسەر وڵاتانی یەقلیمی بۆیە ئەو دەستدرێژیانە ئێمە محکوم دەکەین و داوا لەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش دەکەین کە لە بەرامبەر ئەو مەترسیانێک کە ئەمڕۆ کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبیتەوە ناکۆچەکان وەلا بنن بە یەکگرتووی بەرەنگاری هەموو ئەو پەلاماردان و ئەو پلانانەی کە لە هەرێمی کوردستان هەیە ڕوبەڕووی ببینەوە تاکید لەوە دەکەینەوە جارێکتر کە ئەو هێرشانە بێبڕووبیانون و نابی هەرێمی کوردستان بکرێتە ساحەی مەیدانی تەسفیه حساباتی نێوان ئەمریکا و هاوپەیمانان و ئێران ئەوان دەتوانن لە شوێنی تر تەسفیه حساباتی خۆیان بکەن هەرێمی کوردستان هەرێمێکی ئارامە نەبووتە بەشێک لە ناکۆچەکەن تا چەند گرنگە یەکگرتووی لایەنە سیاسیەکان لەم دۆخە بە تایبەت ئەو مەترسیانێک کە لەسەر هەرێمی کوردستان هەیە وەکو باسمان کرد و لە بەیانەکەی خۆشمان تاکیدمان کردەوە هەر ئێستاشنا لە ڕابردووش چەند جارێت کە ئێمە تاکیدمان لەسەرەوەی کردەوە کە هەرێمی کوردستان ئێستا کە مستەهدەفە لەلایەن ناحەزان بۆیە پێویست دەکاتن لە بەرامبەر ئەو گۆڕانکارانەی کە لە منتیقەکە هەیە ئەو ئالانگاریانەی کە لە بەرامبەرمان هەیە ئەو کێشانێک کە لە هەرێم هەیە لەگەڵ بەغدا پێویست دەکاتن پێویست دەکات کە لایەنە سیاسیەکان بە زووترین کات بێنە مێزی گفتوگۆ و نەخشە ڕێگا دابنەوە بکەونە گفتوگۆ لەگە حکوومەتی عێراق و هاوپەیمان و هەموو وڵاتانی ئیقلیمیش هەرێمی کوردستان ئەو قوارەی کە هەمانە بە خوێنی شەهیدان و قوربانێکی زۆر هاتوتەکایەوە بۆیە دەبی ناکۆچەکان وەلاوە بنرین بەرژەوەندی خەلکی کوردستان و ئایندەی ئەو وڵاتی خۆمان لە بەرچاو بگرین و بسەژێر باری بەرپرسیارەتی بەڵێ ژوان پەیامی زۆربەی لایەنە سیاسیەکان ئەوەیە کە دەبێت ناکۆکیەکان وەلاو ببنێت ئەو مەترسیانی لەسەر هەرێمی کوردستان بە یەکگرتووی لایەنە سیاسیەکان دەتوانرێت مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان کەم بکرێنەوە و هەرێمی کوردستان بپارێزرێت گەلک سپاسش هەولێری ئەفکارێمە هوشمان سادق بۆکە ڕاستەخوێن گەلمەدەوەین بەرزەکە من ئێمەژە پندێک کرد یعنی جارێن دەرباز بووی و گەلە جارە بنگەین هێزن ئەمریکی هێزن هەفپەیمانان هەولێرێ هەرێما کوردستانی هاتینە ئارمانجکردن لێ ئەف چەندین جارن ناوچەین سڤیل تێنە ئارمانجکردن وڵاتیین سڤیل بنە قوربانی و شەهید کەبن و بریندار بن خواردنەوە بۆ وان کارێن ئیرانی چیەش بەرچ وی کاریت کرد یعنی حتی ئەنجامدانا کارێکی وسا تاوانەکە چەند ئامازنە کو ئەمشەیم کار بینین بەرامبەری یعنی ڕاوەستاندنا ئێرەشان باعتقاد بێگومان باعتقادي بەڵێ بڕوای من ئەو پرسیارە پێویستە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێتەوە هەروها پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی هەماهەنگی بکەن بە شێوەیەکی دیگە قسە بکەم ئەوەیەکە پێویستە ئێمە هۆشیارکردنەوە بنێرین چونکە جۆرێک لە هستریا دروست بووە بەتایبەتی لەلایەن سوپای پاسداران و جۆرێک لە هستریا دروست بووە دوێنێ درۆیەکی زۆر گەورەیان کرد بە مانای ئەوەی کە وتیان سوپای پاسداران سنتەرێکی سیخوڕی مۆسادی کردووەتە ئامانج بەڵام ئەو وێنەی کە میدیاکان گواستیانەوە میدیا ناوەندیەکان بە پێچەوانی قسەکانی پاسدارانە بوو درۆکانی پاسدارانی کەشف کرد ناتوانرێت بۆ نمونە ئەم دۆخوا بەردەوام بێت بۆ نمونە پێویستە گەلی کورد سەرکردایەتی گەلی کورد لە هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراقی بە شێوەیەکی ڕوون سەرکۆنەی بکەن و داواش لە کۆمەڵگای نێودەوڵەتی بکەن سەرکۆنەی بکات چونکە ئەمە دەستوەردانە لە کاروباری ناوخۆی هەرێمی کوردستان ئەمە ئەو ڕێگەیە کە دەکرێت هەرێمی کوردستانی پێ بپارێزرێت بەبێ هیچ مجاملەیەک هەرێمی کوردستان هەرێمێکی ئارامە خەڵکی زۆر بە ئاسانی و بە سەلامەتی تیایدا دەژین پێویستە ئێمە هەموو ئەو ڕێگانە ببڕین کە ئێران دەگەێنە هەرێمی کوردستان و دەبنە هۆی بردومانکردنی هەرێمی کوردستان
چونکە بین هەولێر و بەغدای بتایبەتیژی ئەگەر کارێکی وسا بێتەکردن و پێک بە بتایبەتیژی دژی وان ئێرەشین ئیرانە پڕاستین ئەم چین بێژین ئیدی باوەریەک بە حکوومەتە عێراقی بخوژی چێ بێت چونکی نوکە لژنەوە ڤەکوڵینە بەرەف هەولێری ڤەتێن حتا وەزارەتە دەرفۆی عێراقیژی بتایبەتیژ بلی شەرمەزارکردنێ گوتینە ئەم دێل جڤاتە ئاسایشە نێودەوڵەتی سکاڵای تومار بکەین دژی وان ئێرەشە باوەریەک بۆ عێراقیژی چێ بێ ئیدی دوێ سنوورێک بۆ ئیرانی بێتە دانان وەکی بەرێ نابە وەکە گرۆ پێنجەک دارێن وێ ئەنجامت دەن بەڵێ جەنابەت خۆت وەڵامی پرسیارەکە دایەوە ئەوەی کە پێویستە وەزارەتی دەرەوەی عێراق سکاڵا تۆمار بکات بۆ دانیشتنی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دانیشتێکی بەپەلە بۆ ئەم کارەی ئێران کردوێتی بۆ نمونە ئەگەر عەرەب لە عێراق ئەو لە هەرێمی کوردستانیش پێویستە هەڵوێستیان نەبێ نابێت ئێمە باس لەوە بکەین کە تاوانەکە گومانی لێ هەیە چونکە تاوانەکە زۆر گەورەیە تاوانەکە ڕوونە پێویستە وەزارەتی دەرەوەی حکوومەتی عێراق هەڵوێستەیەکی ڕوونتر دژی ئەم دژمنکاریە بگرێتە بەر توەکیتای مۆژە پێکری تاوان یا دیارە تاوانباریە دیارە لێ بێ شکت ناوبینە هەولێرێ و ئیرانێ ناوبینە عێراقێ و ئیرانێ پەفگواردنا بازرگانی هەیە یا پیشەسازی هەیە هەفکاریە هەفگەلک مژاراندا هەیە السر ئێرەشین هۆسا پەیوەندی تەمامی بین قوتکردن حتا کو لاپەڕێکینی بێتەڤەکردن یان ژی هەر تشتێک وەکی خوبە ئەف تاوانە ژیل ئالیەکی حتا بین چارەسەرکردن بەڵێ من گومان وایە کە حکوومەتی عێراقی بتوانێت ئەو ڕێکارە بگرێتە بەر کە پەیوەندی بازرگانەکانی بڕێت حکوومەت عێراق گومان هەیە بتوانێت بکات چونکە ناتوانێت با بە سەراحەت و بەڕوونی قسە بکەین ئێستا ئەوانەی کە لە عێراق حکوم دەکەن بە شێوەیەکی ڕاستەخۆ پەیوەندیان بە ئێرانەوە هەیە ئەو هێزانەی کە لە عێراقدا هەند دەستیان هەیە لەسەر بڕیاری سیاسیدا دەستیان لەسەر بڕیاری حکوومەتی عێراقیش هەیە بەرز ئەکرەم یعنی ئەگەر ئەسوی وێنەی بەحەسکەم یعنی دڵۆپەکەش بەحرەکەوان وێرانیان کو ئیران سووریە لوبنانێ العێراقی و گەلک وڵاتانژی ئەنجامت دە ئەvە ماڵەمەیە دلێمە پێ تێشە دلێمە بۆیە دیژی تێشە بەس ئەس چونکی کاریوە ڕۆژنامەوانیە یعنی سەری خوب وەسپی کرد ناوی کاریدا دنیای هینگەڕینە حتا چیرۆکێن ئەکرەمیژی وەگەر لە جۆرە چیرۆکێن خەلکی بخۆشی بەحەسکردین ئەگەر ئەس وێ پرسێشتە بکەم ئەڤین هەواڵبەندên ئیرانê ne yên dîr û nizîk kê qazancis îranê kiriye kê zerermendî tî yani seda çend qazanc kirîne seda çend zerer kirîne ku karil gel îranê kirîne yan ji nizîkî îranê bîne بەڵێ ئەو کەسەی زۆرترین ئیسفادەی لە ئێران کردووە ئیسرائیل بۆ نمونە کاتێک ئێران سووریای لاواز کرد کاتێک ئێران لوبنانی لاواز کرد کاتێک ئێران یەمەنی لاواز کرد کاتێک ئێران هەڵدەسێت لە ڕێگەی حوسیەکانەوە هێرش دەکاتە سەر دەریای سوور ئەوە باشترین بەڵگە و دیارە بۆ ئیسرائیل ئێران کورد و کرمانجی من پێم وایە کە ڕێکەوتنێک هەیە بەڵام بەرژەوەندی هەیە لە نێوان ئیسرائیل و ئێراندا ئەوەی کە ماوەیەکی زۆر ئێران خەریکە ئەنجامی دەدات لە کۆل و کاتەی و خۆمینی هاتووە سەر دەسەڵات بەردەوام چیە کات بەردەوام هەدیە و دیاری دەدات بە ئیسرائیل بۆ نمونە بە شێوەی یاخود بە شێوەیەکی دیکە دیاری دەداتە ئێران بۆ نمونە ئەو وێنەی ئەمڕۆ بینیمان دەوترێت کە درۆن هێر ئەو هێرشەی کردووە ئەوە هەڵدەدەن لە ئاستی ئەو تامانە کەمکەنەوە ئەوەی کە کراوە موشکی بالیستی بووە کە ئێران هاویشتوەتی نەک درۆن ئێران دەیەوێت تاوانەکە کەم کاتەوە ڕێز ئەکرەم ڕۆژان ڕۆژنامەوانی نێودەوڵەتی عەرەبی هین گەلمە دەبوون گەلک سوپاس بووە هیویدارین نەخۆشی و دڵڕەحەتی ئەف دڵ نەڕەحەتیە بووە چێ بێدی یا کورد بە هین هەر لە هەولێرێ و هەرێمە کوردستانی بمینن بريارة وقري ندن جبي والله أخو قالك سباس بوا من جهتي كما قلت في البداية أتمنى عودة الهدوء والأمان إلى هذا الإقليم الهادئ والوادع فعلا وبالتالي أنا لا أقول بكل وضوح وبكل صراحة أي عرب هر كسي كعرب بيت ياخذ بياني بيت لا هەولێر نیشتەجێ بێت بێگومان زیانی پێدەگات زیانی پێدەگات بەهۆی ئەو دیمەنانی کە دەیبینین
دوێنێشەوە دیمەنێکی بە ئازار هەیە بۆ هەموو و هەر ماڵەوەیە کە چاوە ماڵەمەیە گەلک سپاس بووە گەلە بخێر هاتن